چوارەم تۆمەتبارکردن گوایە مسلمانان بۆ کورسی دەسەڵات واکەن. کاکە ئەمە دینەکان استغلال کردووە، ئەمە ئیسلامی سیاسین، ئەمانە بە تەمای بگەرە سەر حکمی ئەو خەڵکە بگرنە بەردەست خۆیان یاسادانن بکەونە کوشتن و بڕین ئابووری ببن بۆ خۆیان دەسەڵات بەسەر هەموو کەسێک کابنجا ئەوە فەرزکەن کە خۆیانیان. خی گەورەژە فەرمێ قالوا أجئتنا لتلفتنا عما وجدنا عليه آباءنا وتكون لكم الكبرياء في الأرض. هانود ئەتانەوێ لەسەر دابوو ڕەویی بابوو باپیرانی خۆمان ئینحرافمان پێ بکەن، دوید و هەڵوێستمان بگۆڕین، دابوونەریت و ڕسم و دەستورمان بگۆڕین، ئەوەی ئەوان ڕادن و اینجا هەموو دەسەڵات و هێز و گەورەیەک بۆ خۆتان زەوتکەن و هەموو شتێک بخەنە ژەر دەسەڵاتی خۆتان و ئاواتانەوێت.